بەهۆی ئەو تویت و نووسینانەی بڵاویان کردوێتەوە ڕۆژی دووەمی دادگایکردنی نووسەرانی پێشووی ڕۆژنامەی زەمان کۆتایی پێهات کە داوای سزادانی زیندانی 15 ساڵ بۆ زیندانی هەتاهەتاییان بۆ کراوە. دوێنێ لە دادگای ئیستانبول ممتەزە تۆرکونە و ئۆرهان کەمال جەنگیز کۆتا بەرگری خۆیان ئەنجامدا. دوای بەرگریەکانی دوێنێ دادگا بڕیاری کۆتایی دەرکرد. لە بڕیارەکەدا زیندانی ماڵەوە لەسەر شاهین ئاڵپای هەڵگیرا و بڕیاری ئازادکردن بۆ عەلی بۆڵاج و مێحمێد ئۆزدەمیر دەرچوو. بڕیاروایە ڕۆژانی 7 و 8 حوزەیرانیش دانیشتنی داهاتوو ئەنجام بدرێت. مستەفا ئوناڵ کە داوای 3 جار زیندانی هەتاهەتایی بۆ دەکرێت دەستی نهێنی کەیسی ڕۆژنامەی زەمان ئاشکرا دەکات. مستەفا ئوناڵ نوێنەری ڕۆژنامەی زەمان لە ئەنقەرە کە لەسەر تویتەکان و نووسینەکانی دادگایی دەکرێت لە ڕۆژی دووەمی دانیشتنی دادگا بەرگری ئەنجامدا. ئوناڵ دەڵێ دەستێک لە پشتی ئەم کەیسەوە هەیە. من ڕۆژنامەنووسی ئەنقەرەم و هەست بەو دەستە دەکەم. بۆچی پەلەپەل لە دادگا کرا؟ جارێک بەڵگەکان وتوێژ نەکراوە، بەڵام بڕیارەکە دەخرێتە بەردەممان. عەلی ئوناڵ نووسەری ڕۆژنامەی زەمان و شارەزا لە بواری شەریعەدا کە نزیکەی 20 مانگە لە زینداندایە لە دانیشتنی دوێنەی دادگا دووبارە ئازاد نەکرا. دوای ئەوەی بەرگری خۆی ئەنجامدا دادگا بڕیاری بەردەوامی دەستگیرکردنی دەرکرد. دانیشتنی داهاتوو لە 18 تەموزی 2018 ئەنجام دەدرێت. ئوناڵ لە بەردەم دادگاوتی بەبێ ئەوەی پرسیار لە دادگا بکرێ فشار دەخرێتە سەر دادوەرەکان کە ئازاد نەکرێن. وتەکانی ماهیر ئوناڵ وتەبێژی ئاکەپا ئەم قسەیەی من پشتڕاست دەکاتەوە. بەپێی کەیسەکە لەسەر 17 نووسینم دادگایی دەکرێم. بڕیارە نادادپەروەریەکان لە ماوەی باری نائاساییدا دژی ئافرەت و منداڵان بەردەوامی هەیە. مێڵتێم گونەی مامۆستای مێژوو هەروەها دووگیانی سێمانجی لە ئیزمیر بە تۆمەتی پارەدانان لە بانکی ئاسیا دەستگیر کرا. گونەی کە پێشتر دووجار منداڵی لەبار چووە وێرە یاسای ڕێگریکردن لە دەستگیرکردنی ئافرەتانی دووگیان، بەڵام ئەو یاسایە پێشێل کراوە و دەستگیر کرا.